لە یاریەکانی هەفتەی 12 خولی پلەیەکی کوردستان یانەی ئەڕاتی دواوەی ڕیزبەندی لەسەر یاریگای خۆی لە پیرمام پێشوازی لە چەمچەماڵ کرد. لە سەرەتاوە تیپی میوان باشتر هاتە نێو یاریگا و لە خولەکی 15 هەریات شێرزاد بە ئەسیستی ساڵح جومعە توانی چەمچەماڵ لە یاریەکە بە گۆڵ یەکەم پێش بخات. دوای تەنها 4 خولێک ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئەڕات ئەژمار کرد. ئایدن محەممەد ڕڵا بە سەرکەوتووی جێبەجێ کرد، ئەنجامەکەی بۆ تیپەکەی پێ یەکسان کردەوە. هەردوو تیپ دەرفەتی گۆڵی زیاتریان لە پێش بوو، بە تایبەت چەمچەماڵ ئەم دەرفەتە ئاسانەی بۆ گۆڵی دۆم لەدەستدا. لە نیوەی دۆمجارێکی دیکە هێرشەکانی هەردوو تیپ دەستی پێکردەوە، ئامانجیان گۆڵی دۆم و پێشکەوتن لە یاریەکە بوو. لە خولە چێشتا ناوبژوان لێدانێکی دیکەی سزای بۆ ئەڕا دەژمار کرد، ئەم جارە فەرشید عینوڵڵا توانی گۆڵی دۆم و پێشکەوتنی بۆ تیپی خاوەن ماڵ پێتۆمار بکات. هەرچەندە چەمچەماڵ هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەی دەدا، بەڵام یاری بە سەرکەوتنی ئاڕات بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵە کۆتایی هات. لە هەردوو شەوت ئێمە باڵادەستتر بووین، سوپاس بۆ خواتوانیمان سەرکەوتن بەدەست بین و دووەم یاریە لەسەر یەک سەرکەوتن بەدەستدێنین بەهۆی ئەوەی چەند یاریەکانی ڕابردوومان ئاسماوەکو پێویست نەبوو، ئەنجامەکان دڵخۆشکەر نەبوون. ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە ئەو یاریانی ماومانە لە دەرەوە یاریگای خۆمان لەناو یاریگای خۆمان بتوانین خاڵە دەست نەدەین بۆ ئەوەی یانەکەمان لە خولی پلەیەک بێڵینەوە. ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە و یاریزانە. وەڵا وەکو ئاستێمە هیچ یاریەک ئاسمان خراپ نەبوو، بەڵام هەر یاریەک بە هەر یاریەک و بە هەر شێوەیەک بینە قوربانی دەستی ناوبژیوانەکان، یانە بە یەکی تۆپی گورسان بە سەراحەت بزانێ ئێمە ناوبژیوانی ئەم یاریە دوو یاری پێش لەگەڵ شەقڵەوە شکاتمان لەسەریە بۆ گلەیمان لێ کردووە، شکاتمان کردووە بە کتابی ڕسمی گەرمەندە ئیتحاد ئەمڕۆیی دیسان لە یاری ئەمە دیسان بە حەکەم دێنەوە تۆ بەدا بەقاش یاریزان و سێری ئەم لاولاگە خۆی مەشغوڵەکە دوای دەقەیەک گڵێ پەنارتی کەس نازان لەسەر چی کاکێمە بوو ئەمە جارێک 2 3 4 5 هەر ئەگەر مشتەکان بان قسەکرێ بە مەستەکرێ با بزانین. ئێمە لەگەڵ یەکی تۆپی کورسان قسەمان کردووە کاک ئەم ناوبژیوانانە ئێمە دە یاریمان کردووە سێ کەس ناوبژیوانمان بووە. ئەڵێ ئێوە بە حکمی سنوورەکەتان ناوبژیوانی سلێمانی و کەرکووکتان بۆ نابێ بێ لە هەولێر و دووەکرێ زۆر باشە. ئێمە ناچی یاریێک شاتمە بۆم سنوورە هەر حەکەمی دووەکم بۆ ئەی بۆ بێ بۆچی بۆ من نابێ یعنی شتەکان ڕێک بەان قەس بەرامبەر ئیتر بەرامبەر بێ ئێمە یان چەند نادیکێ من بەڵام وەکو نادیەکە خۆم هەموو یاریێک بەم شێوەیە دۆڕی هەموو شەوێک. بەم شێوێ ئاڕات بووە خاوەنی 9 خاڵ و چووە خانەی 15 ڕیزبەندی. چەمچەماڵیش بە 11 خاڵەکەی لە خانەی 12 ڕیزبەندیە. حوسێن محەممەد کەناڵی پێیان پیرمام.